ئەڵێم شینە ئەو سەرم بڕیەوە بۆ مەسبەح چۆنە کورە مەزبەحی چ زارێ با مەزرعەکەی بکەیت ێ با بە مەزرعەکەی چی بکەی ئەڵێن مەمنوع ئیجازە دایانە دەفەرمو کورە با بە بای هەندێک دۆست و ئەحباب برادەر هەیە لۆمان بڕوێنن ئەها سەریکە شینە ئەوە چییە؟ بڵێ ماکەم بەچی چ؟ ئەمە ئەگەر ڕەو زانیم دەسیایە خراپە ئەێنم ئێرە کارەبای لێم ئەیکوشم ئەلێرە ئاوە ڕایەکرم ئەیکەم بە ئەها فوارە لە لوتی و ئاو هەڵڵا کورە با بە ڕەوفی بکوژی دوایە مەزدەڕی ماڵمان نامینێ مەزدەری پارە وەڵڵا خۆ ئەوە شێ ڕەوف نییە؟ وەڵاوە ئەوە هەر بە ڕۆشنەکەی ئازانم هە لە نەعاماچە کارڕۆ ئاوار بەدوها بە کەساسی دەڕە ئەوەتە بە قورعادەری شتێکی قەومایە السلام عليكم. ئای بەخێر بێ ڕەوف ژیان سەرچاوم باشیت ئەدێتون خۆش نەبووی؟ با نەخۆشم بە ڕەوف یعنی تۆ نازانی شینە نەخۆشە تۆ نازانی ڕیخۆڵەی پانزەگرەی ئیلتیهابی کردووە حجاب الحاجزشم دڕایە چێن دەری؟ نەخۆشە حاجز ئەوها پنچک باشتر بێ ئێستا؟ بڕێک فەرقم ڕەوف واز لەو قسانە بێنە باقی پارەکە و هێنا یان نا قڕز بەسەر ڕۆ کورە عادیش نەکەم زیز نەبوو بۆ وەزیز بووە کاکە نیوە پارەدای لۆ عەمەلاتی وێی نیوەش نەما بوو تۆ حاملێکە گوتی پارەم نییە هەندە زێڕمەی دەستی بگوت کاکە زێڕەکەم دێ با شینە نەمریتن گوتی نادەم ئەوانە کلااوچی نەسم گوتم کاکە بمدێ نەیدامێ و وەڵا گوتی ڕاست بۆ ڕۆژ تیز بوو ئای قوربە و سەرە و ڕەوف ئەرێ بە قورعان کاچی خۆم لێم قەومایە ئێستا بەتەمای چی بیکەی وەڵای بەتەمان بچمە کرد مامۆستا لەگە خۆم بیبام بچم ژنەکەم بینمەوە دەبڕۆ باشە دەبڕۆ نە ڕا مامۆستای ناوێ نە مامۆستای ناوێ نە ئەمە بە خۆمان ئەدی ئەزایی چۆنە ڕەوف ئێمە هەردووکمان شارەزای شەهادەی بکالیۆرسمان هەیە لە دووشتا من لە وەرگرتنی قەرز ئەمیش لە هێنانەوەی ژنی زیز